سودی سرکەی سێوەگەشی فستیڤاڵە خۆی لە ئەساسە خستنە ڕووی بەروبوومی فەلاحە نەک بۆ تەواوی ساختکردنەوەی بەروبوومەکە بۆی کە بە خەڵکی شارەکانی تری بناسیێنێ وەروە وڵاتەکانی تری بناسیێنێ کە شاری هەڵبجە و دەوروبەری هەڵبجە کە بریتێ لە مەناتقی شارە زۆر خاوەنی ئەم بەروبوومە جوانن وەڵی وەکو ساختکردنەوەی بەروبووم بڵێ بەروبووم دیارە بە تەواوی ساخت ناکرێتەوە بڵێ لە سەدا لەوەچێ پێنجیت لەوەچێ دووشی ساخت بێتەوە لێرە چونکە بە حەقەت ئەمە بازارێکی جملە فرۆشی نیە ئەمە بازارێکی تاک فرۆشیە و بەشێکە بەس ناڵێن بۆ خستنە ڕووی ئەم نموو بەروبوومی ئەم شارەیە ئەتوانێت لە داهاتووە لە شارەکانی تر پەرەی پێ بدرێت و لە هەر شارێک ئاوا فستیڤاڵێکی بۆ ڕێکی بخرێ قەنعاتی من بتوانێت بەروبوومەکان ساخت بکرێنەوە. بەجددی ئەم فستیڤاڵە زۆر شتێکی مهمە بۆ خەڵکی هەڵەبجە و دانیشتوانی هەڵەبجە ئەمە لێرە خۆم بەشداریم کردو بە بەرهەمی خۆماڵی گوێز و ڕۆبەهەنار و هەنگوین و تو هەموو شتانی کە ئێستا خەڵک پێویستێتی بە دوای ئاگەڕێ گرنگیان فستیڤاڵە بۆ ناوچە شاری هەڵەبجە ئەوەیە کە خەڵکی دەرەوەی شارێتە ناو شارەکە چونکە هەڵەبجە شوێنێکی داخراوە شوێنێک نییە کە خەڵکی دەرەوەی شار بەشداری تیا بکات و هاتوچۆی تیا بکە ئەمە بۆتە سوودێکی باش بۆ خەڵکی هەڵەبجە ساڵانە. لە هەمان کاتیشدا یەکێک لەو گرفتانەی کە هەمیشە ڕوبەڕۆمان بۆتەوە بابەتی ساختکردنەوە و بە بازارکردنی بەرهەمەکان بووە کە ئێمە درچی پێدەکەین و پێویستە هەنگاوی جددی بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بنین هەر بۆیە وەکو وەزارەتی کشت و کاڵ کۆمەڵێک هەنگاوی گرنگمان گرتوۆتە بەر یەکێک لەو هەنگاوانەی کە زۆر زەڕورە و دەمەوێت لێرە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە خۆتان دەزانن لە بابەتی بە بازارکردن و ساختکردنەوەی بەرهەمەکان و هەناردەکردنی ئەو بەرهەمانە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و بازاڕەکانی عێراق بریتیە لە پێدانی شەهادەی تەندروستی بە بەرهەمە خۆماڵیەکان کە بەداخەوە یەکێک لە سەبەبە هەرە ئەساسیەکان کە لە ساڵانی ڕابردوودا نەتوانراوە هیچ بەرهەمێکی ئێمە لە ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی بە بازار بکرێ ئەوە بووە کە شەهادەی تەندروستی نەتوانراوە لە هەرێمی کوردستان بدرێ بە بەرهەمە کشت و کاڵیەکانمان. ئێستا ئێمە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق لەگەڵ وەزارەتی تیجاری عێراق لە پەیوەندیەکی بەردەوام و تۆکمەداین بۆ ئەوەی لە ئایندەیەکی نزیکدا بەشێکی هەردوو وەزارەت بێتە هەرێمی کوردستان و لێرەوە کار ئاسانی تەواوەتی بۆ بازرگانەکانی خۆمان و جوتیارانمان بکەین و شەهادەی سەحی لێرەوە بدەینە بەرهەمە کشت و کاڵیەکانی خۆمان بۆ ئەوەی بتوانین هەناردەی دەرەوەی وڵاتیان بکەین. بەڵام زیاتر پێویستمانەکە مەرزەکانمان تۆکمە بکەین چونکە ئەوەی کە دەبێتە هۆکاری داڕماندنی قازانجی جوتیارەکانمان ئەو بەرهەمە قاچاغانن کە لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستاندا بەداخەوە چاومان پێیان دەکەوێت لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانمان. Ahora, man.